دیارە ئێمە وەکو بەڕێوەبەراتی نەخۆشخانەی بەخشین بە پێویستمان زانی ئەمڕۆ کە ڕۆژانە تیمی فریاکەوتنمان سەردانی ئەو مامۆستایان و فەرمانبەرانیمان گرت و بکا لێرە و لە ڕووی تەندروستیەوە بتوانین چاودێری و هاوکاریان بین ئەگەر پێویستیەکیان هەبێت لە ڕۆ تەندروستیەکەیەوە وەکو نەخۆشخانەی بەخشین ئەمە بتوانین هاوکاریان بین چونکە دیارە ئێمە وەکو نەخۆشخانەی بەخشین بەردەوام لەگەڵ خەمی خەڵک بووین و لە هەر شوێنەکە هاوڵاتیان پێویستیان بە نەخۆشخانە بوو بتوانی بێتمان هاوکاریان بین و دەستبارێکیان بۆ بگرین ئامادەییمان هەبووە لەو ڕوانگەیەشەوە ئەمڕۆ بە پێویستمان زانی و ڕۆژانی ڕابردوو شەر هاتوون پشت بەخوا لە ڕۆژانی داهاتووشدا تیمەکانمان بەردەوام دەبێت. دیارە کاتی نێرە دەستمان کرد بە چارەسەرکردنی نەخۆشەکان ئەوانەی کە پێویستیان پێیانە هەنێکیان وەزعیان باش نییە لێدانی دڵیان بەرزە پێیەوەی مودەیەکە هیچیان نەخواردووە شەکریان دابەزیەوە هەنێکیان ئەوانەی کە پێویست بێ مغەزیان بۆ دانین ئەوشی کە پێویستی نەبێ دیارە تەنها نیشانە زیندەگەکانیان بۆ پێوین تەنها ئەوەندە.